لە ناوەڕاستی مانگی تشرینی دووەمی ڕابردووەوە سوپای سووریا بە پاڵپشتی فڕۆکە ئاسمانیەکانی رووسیا هێرشێکی بەرفراوانی بۆ سەربەشی ڕۆژهەڵاتی شاری حەلەب دەست پێ کردووە کە ماوەی 4 ساڵە لە ژێردەستی هێزەکانی ئۆپۆزیسیۆندایە و لەو چوارچێوەشدا توانیوێتی 3 بەشی ڕۆژهەڵاتی شارەکە کۆنتڕۆڵ بکاتەوە. لە ئێستاشدا ئۆپۆزیسیۆن تەنها بەشێکی کەمیان بەدەستەوە ماوە، ئەویش بە تەواوەتی گەمارۆ دراوە. لە ماوەی ڕابردووشدا بەشار ئەسەد سەرۆکی سووریا چەند جارێک پەیمانی کۆنتڕۆڵکردنەوەی شاری حەلەبیدا و دەیەوێت بە هاوکاری هاوپەیمانەکانی تەواوی بەشی ڕۆژهەڵاتی کۆنتڕۆڵ بکاتەوە. ئەمەش پێش ئەوەی لە سەرەتای ساڵی داهاتوودا دۆناڵد ترامپ وەک سەرۆکی نوێی ئەمریکا دەست بەکار بێت بەپێی ئەوەی تا ئێستا سیاسەتی ترامپ بەرامبەر سووریا ڕوون نییە. رووسیاش کە لایەنێکی سەرەکیە لە شەڕی حەلەبدا پشگیری ئاسمانی لە سوپای سووریا دەکات و کەوتنی بەشار ئەسەد بەهێڵی سوور ناو دەبات. تورکیاش وەک لایەنێکی بەشدار لە شەڕی ناوخۆی سووریادا پشگیری لە گروپە چەکدارەکانی ئۆپۆزیسیۆن دەکات. هەرچەندە باشبوونی پەیوەندیەکانیان قەرە و مۆسکۆ هاوکاریەکانی تورکیای بۆ ئۆپۆزیسیۆن کاڵتر کردوتەوە. هەروەها ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ ئاشکرای کرد لە چەند ڕۆژی ڕابردوودا 50,000 کەس لە حەلەب ئاوارە بوون و زۆرینەیان ڕویان کردوتە ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی سووریا و گەڕەکی شێخ مەقسوود کە ناوچەیەکی کوردنشینە. هەر بەپێی ئامارەکانی ڕوانگەی سووری لە سەرەتای چڕکردنەوەی هێرشەکان بۆ سەر ڕۆژهەڵاتی حەلەب نزیکەی 800 هاوڵاتی مەدەنی کوژراون و نزیکەی 2500 کەسی دیکەش بریندار بوون. تەواوی نەخۆشخانەکانی ئەم ناوچانەش داخراون. بەوتەی ستیڤن دیموستۆرا نێردەی تایبەتی نەتەوەیەگرتوەکان بۆ سووریا کۆی ژمارەی ئاوارەکانی شاری حەلەب گەیشتۆتە 400,000 هاوڵاتی. تا ئێستاش نزیکەی 200,000 هاوڵاتی مەدەنی لە شارەکەدا ماون و بەهۆی گەمارە و بردومانە بەردەوامەکانیشەوە بەدەست کەمی خواردن و نەبوونی خزمەتگوزاریە تەندروستیەکانەوە دەناڵێنن. پێشتریش نەتەوەیەگرتوەکان داوای ئاگربەستی مرۆیی بۆ ناردنی هاوکاری و بەهانەوەچوونی هاوڵاتیانی مەدەنی شارەکە کردبوو، بەڵام سووریا و رووسیا ئەو داواکاریان ڕەت کردەوە. سەرڕای پێشڕەویە بەردەوامەکانی سوپای سووریا لە چەند ڕۆژی ڕابردوودا، بەڵام هێزەکانی ئۆپۆزیسیۆن باس لەوە دەکەن کەوان بە هیچ شێوەیەک ناکشێنەوە و بەرگری لەو بەشەی شارەکە دەکەن کە لە ژێردەستیاندا ماوە. گرتنەوەی تەواوەتی شاری حەلەبیش بە گەورەترین سەرکەوتنی سەربازی ڕژێمەکەی بەشار ئەسەد دادەنرێت لە سەرەتای دەستپێکردنی ئاڵۆزیەکانی لە ساڵی 2011ەوە کە بەهۆیەوە حکوومەتی ناوەندی بەشێکی زۆری خاکی سووریایی لەدەست داوە.